سینۆها پزیشکی تایبەتی فرعون، نووسینی میکا ڤاڵتاری، وەرگێڕانی سەیدای شێخ زورار، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان. تەواوکەری بەشی 31 ئەخناتون فرعونی میسر. لە کاتێکدا کامستەمکاریە لە تەبەز بەردەوام بوو لە شەوی سێمی دوای ڕووداوی نزیک پرزگانوێکە، لە کاتێکدا کە لە ماڵەوە نووست بووم لە کۆشکی فێرعونەوە کەژاوەیەکیان بۆ ناردم و داوایان لێ کردم بڕۆم بۆ کۆشک. کاتێک کە چوومە ناو کۆشکەوە زانیم فێرعون گرفتاری ئەو نەخۆشیە بووە کە جار بەجار تووشی دەبێت و هەندێ لە پزیشکەکانیش کە لە خانەی ژیانەوە هاتبوون لەوێ بوون. بۆم دەرکەوت کە پزیشکەکان دەترسان چارەسەری فێرعون بکەن و ناردبوویان بە شوێن مندا بۆ ئەوەی منی شەریکی چارەسەرکردنەکە بم و بەرپرسیارەتی چاکبوونەوەکەی بەسەر کەسانی زیاتردا دابەش ببێ. جگە لەوەش لەبەر ئەوەی من بووم بە سەرقڵیشێنی پاشایەتی واتە پزیشکی فێرعون، ئامادەبوونی منیان لەوێ بە پێویست زانی بوو. لە فێرعون نزیک بوومەوە و دەستیم گرت و هەستم بە لێدانی دڵی کرد. ڕوانیم لێدانی دڵی لاوازە و پەنجەکانی دەست و پێی ئەخناتون ساردا. دوایی پێڵووی چاوەکانیم بەرز کردەوە، بەڵام ڕوانیم چاوەکانی ئاسەواری ژیانی تێدا ئەدرەوشایەوە و نیشانەی ئەو کەسانەی لە کاتی سەرەمەرگدان لە چاوەکانیدا بەدی ناکرێ. بە پزیشکەکانم وت دەبێت کەمێک لە خوێنەکەی فێرعون بڕێژین بۆ ئەوەی بێتەوە هۆش. پزیشکەکانی خانەی ژیان وتیان ئێمە ناتوانین بڕیار لەسەر ئەم جۆرە چارەسەرکردنە بدەین، چونکە فێرعون ئەندامەکانی لە ڕوو لاوازە و کەم خوێنە و ئەگەر خوێنی بڕێژین دەمرێ. من وتم ئەگەر ئەم بێهۆشیە بەردەوام بێ دەیکوژێ، چونکە بەرەبەرە لێدانی دڵی لاوازتر دەبێ هەتا دەمرێ، بەڵام دەبێ بە شێوەیەک خوێنەکە بڕێژین کە لە دوای بەهۆشاتنەوەی هەست بەوە نەکا کە خوێنی لێ دەرکراوە. وان وتیان ئایا بەرپرسیارەتی ئەم کارە خەیتە ئەستۆی خۆت؟ وتم بەڵێ، چونکە دڵنیام بەردەوامبوونی ئەم بێهۆشیە مەترسی هەیە. پزیشکەکان وتیان هەرچیەکت دەوێ بیکە. من دەرزیەکم لە جانتاکەم دەرکرد و خسمە ناو ئاگرەوە و لە دوای ئەوەی دەرم هێنا و سارد بۆەوە دەرزیەکم کرد بە ڕەگی دەستی فێرعون و خوێن هاتە خوارەوە و چەند ساتێک دوای ئەوە فێرعون دەمی کردەوە و هەناسەیەکی قۆڵی هەڵکێشا و یەکسەر خوێنەکەی مڕاگرت و دەستیم بەستەوە و ئەو دەفرەی خوێنەکەی تێدا بوو شاردمەوە. فێرعون بە تەواوەتی هاتەوە هۆش و هەڵسایەوە و دانیشت و هەر کە پزیشکەکانی خانەی ژیانی بینی هاتەوە یادی کە خانەی ژیان لە پەرستگەی ئامونە و بە بۆنەی ئەو نەفرەتەی کە لە ئامون هەیبوو فەرمانیدا ئەو پزیشکانە ببەنە دەرەوە. لە پاژەوەی ئەوان ڕۆیشتن فێرعون وتی سینۆها بڕۆ کەشتیەکانی من ئاگادار بکە کە ئامادە بن و بە سەوڵ لێدەرەکان بڵێ کە من بەتەمای سەفەرم. لێم پرسی بۆ کوێ دەڕۆیت؟ وتی من چیتر لەم شارە ژیان نابەمە سەر و
بە کەشتیەکانی خۆم بەڕێ دەکەوم و ئەوەندە دەڕۆم تا دەگەمە جێگەیەک کە بۆ دروستکردنی شارێکی نوێ لەبار بێت و لەوێ شارێکی نوێ دروست دەکەم و تیایدا نیشتەجێ دەبم. ئیتر هەنگاو نانێمە ناوتەبەسەوە، چونکە دانیشتوانی ئەم شارە شوێن کەوتووی خوای چەوت و درۆزنی ئامونن و ڕەفتاری ئەوانم لەبەردەم پەرزگەی ئاتون لەبیر ناچێت و دڵنیام کە لە هیچ سەردەمێکدا باو باپیرانی من لە میسر بەم جۆرە بەرەو ڕووی ناحەقی و حەقنەناسی خەڵکی تەبەز نەبوونەتەوە. بۆیە تۆ دەبێت بڕۆی و هورم هەب ئاگادار بکەیتەوە کە ئەم شەو بە کەشتی لە تەبەزە ڕۆین و هەر کەسێک کە منی خۆش دەوێ لەگەڵ مندا دێت. هورم هەب لەو کاتەدا کە کەلوپەلی ڕۆیشتنی فیرعەونی ئامادە دەکرد پێیوتم سینۆها ئاوا باشترە، چونکە هەم دانیشتوانی تەبەز بە ئارەزووی خۆیان دەگەن و داخوازیەکانیان دێتە دی و هەم فیرعەونیش ئەوەی دەیەوێ دەیکا بەبێ ئەوەی شەڕ دروست بێتەوە. ئەخناتون بۆ دەرچوون لە تەبەز ئەوەندە بەپەلە بوو کە لەسەر بنەماڵەی پاشایەتی نەوەستا و وتی من دەڕۆم، ئەوان با لە دواوە بێن و سواری کەشتیەکەی خۆی بوو. هورم هەبیش کۆمەڵێک لە کەشتیە جەنگیەکانی ڕاست بارد کە لەگەڵیدا بن و پارێزگاری لێ بکەن. منیش لەگەڵ فیرعەوندا ڕۆیشتم و لە دڵیشمدا بەو ڕۆیشتنە ڕازی بووم، چونکە دەمزانی کە ئەو هەوا گۆڕین بۆ ئەو بەسوودا. ئێمە ڕوومان لە باکوور کرد و پشتمان لە تەبەس کرد و بە ئاراستەی ڕۆیشتنی ئاوی نیل بەڕێکەوتین. کاتێک کە ماوەیەک ڕۆیشتین و لە تەبەس دوورکەوتینەوە، چارۆکە ئەرخەوانیەکانی کەشتی فیرعەونیان هەڵکرد بۆ ئەوەی خێرایی کەشتیەکە زیاد بکات. ئەوەندەی پێنەچوو کە دیوار و کۆشکەکان و ئەستونە بەردینەکان سێکێوەکەی تەبەز لە بەرچاون بوون، بەڵام یادگاری پایتەختی مسر لەگەڵ ئێمەدا بوو، چونکە هەندێک جار تیمساحەکانی نیل لە ئاوەکەدا دەردەکەوتن و کلکە درێژ و بەهێزەکانیان دەجوڵاند و دیار بوو خەریکی خواردنی ئەو لاشانە بوون کە ڕووباری نیل لە تەبەسەوە دەیهێنا. هەندێک لەو لاشانە لەبەر ئەوەی بەسەر ئاوەکەوە بوون و بۆگەن بوون بۆنە ناخۆشەکەی لە هەوادا بڵاو بۆوە و لە هۆدەکەی فیرعەون کە لە ناو کەشتێکە بوو بخوریان دەسووتاند بۆ ئەوەی ئەو بۆنە ناخۆشە نەمێنێ. لە دوای دەڕۆژ گەیشتینە جێگەیە کە ئیتر لاشەی لێ نەبوو. فیرعەون لە ژوورەکەی خۆی هاتە دەرەوە و لەسەر ڕووی کەشتێکە ڕاوەستا و بە سەیرکردنی کەنارەکانی نیلەوە خەریک بوو. زەوی لە هەردوو لای ڕووبارەکە زەرد ڕەنگ بوو. گوندنشینەکان بەرووبوومی کێڵگەکانیان کۆ دەکردەوە و بەرەو گوندەکانیان دەبردەوە. مەڕ و ماڵاتیان بۆ ئاو خواردن دەهێنایە کەناری نیل و شوانەکان شمشاڵیان لێدا. کاتێک کە خەڵکی کەشتی فیرعەونیان دەبینی لە ئاوایەکانی ئەم بەر و ئەو بەرینی لەوە لقی دارخورمایان بەدەستەوە دەگرت و بەڕاکردن دەیان جوڵاند و بە هاوار و دەنگی بەرز شادیان دەرەبڕی. فیرعەون لە خۆشی بینینی ئەو خەڵکە شاد و کەیفخۆشە پێدەکەنی و هەندێک جار فەرمانی دەدا کەشتێکە بوەستێن و دەچۆ وشکانی و لەگەڵ لادەیەکاندا گفتوگۆی دەکرد و دەستی بۆ ژن و مناڵەکان ڕادەتەکان. هەندێک جار لە کەناری نیل مەڕەکان لە فیرعەون نزیک دەبوونەوە و بۆنی دامێنی کراسەکەیان دەکرد یان دەیان لێستەوە و فیرعەون وەکو مناڵ خۆشحاڵ دەبوو پێدەکەنی. گۆڕانی باری تەندروستی ئەخناتون واتە فیرعەونم پێخۆش بوو، بەڵام لە کردەوەیەکی ناڕازی بووم. ئەویش ئەوە بوو کە دەیوت ئەو واتە خوای ئاتون خۆرە و خۆی لەسەر کەشتێکەدا دەنیشت و دەموچاو و لەشی لەبەردەم خواکەیدا ڕادەگرت. ئەم خوایە واتە خۆر لە هاوینەکانی میسردا مەترسی هەبوو، گەرمای زۆر مرۆڤ تووشی نەخۆشی دەکا. فیرعەونیش لەبەر ئەوەی زۆر لەبەردەم خۆردا دادەنیشت تای لێ هاتوو چاوەکانی بریسکەی دەدایەوە، بەڵام شەوان وەزعی باشتر دەبوو. لەسەر ڕووی کەشتێکە دادەنیشت و سەیری ئەستێرەکانی دەکرد و بە منی ئەوت
بە منی ئەوت هەموو زەویەکانی خواکەی پێشوو دابەش دەکەم بەسەر ئەو جوتیارانەی کە زەویان نییە و ئەوانەی تا ئەمڕۆ بەکەم هەڵیان کردووە و هەژار بوون، وا دەکەم گەنمێکی زیاتر پەیدا بکەن و مانگا و مەڕووماڵاتی زۆر بەخێو بکەن و ئەوەندە بخۆن هەتا مناڵەکان و ژنەکانیان قەڵە و جوان ببن و چیتر بەرامبەر بە یەکتری کینەیان نەبێ. خوای من ئاتون جیاوازی نێوان دەوڵەمەند و هەژار ناهێڵێت و کارێک دەکا کە ئیتر بەندەکان ناچار نەبن بۆ پەیداکردنی خواردن هەموو تەمەنی خۆیان بۆ گەورەکانیان عەرەق بڕێژن. سینۆها من لەبەر ئەوە لە تەبەز دەرچووم چونکە دەمزانی تەبەز شارێکە کە لە نێوان هەژارەکان و دەوڵەمەندەکاندا جیاوازی زۆر هەیە و کۆمەڵێکی زۆر لە خەڵکی هەژار ناچارن بە کرێکاری و بەندەیی هەموو تەمەنی خۆیان بۆ دەوڵەمەندەکان کار بکەن و هەمیشە هەر هەژار و برسی بن و هەر چەندە ماندوو دەبن سوودەکەی دەست دەوڵەمەندەکان دەکەوێ. من لە دانیشتوانی تەبەز کە خواکەی پێشوو دەپەرستن بێزارم چونکە ئەو خوا درۆزنا خوازیاری بەدبەختی و برسێتی هەژاران و بەهێزبوونی دەوڵەمەندەکانە و هەموو یاساکانی خۆی بە شێوەیەک داناوە کە دەوڵەمەندەکان ساڵ بە ساڵ دەوڵەمەندتر ببن و هەژارەکان لە چارەڕەشی و نەبوونیدا بمێننەوە. من دەزانم کە ناکرێ چاوەڕوانی ئەوە بین خەڵکی تەبەز دەست لە پەرستنی خواکەی پێشویان هەڵبگرن چونکە ئەوان بەهۆی باوەڕی خواکۆنەکەوە چێژیان لە دەوڵەمەندی و ڕابواردن وەرگرتووە و ئومێدی من تەنها بە مناڵەکان و گەنجەکانە چونکە تەنها ئەوانن کە دەتوانن باوەڕ بە ئاتون بهێنن و بەهاری ئایندەی میسر دروست بکەن. کاتێک کە مناڵ و گەنجەکان لە مناڵی و لاوێتیەوە فێری باوەڕهێنان بە ئاتون بوون ئیتر ئامادەنین ئامون بپەرستن و لە دوای گەورەبوون جگە لە ئاتون کەسی تر ناناسن. بۆ ئەوەی ئەو مناڵانە باوەڕ بە ئاتون بهێنن بە تەمام مامۆستاکانی پێشوو لە قوتابخانە دەربکەم و لە جیاتی ئەوان مامۆستای نوێ بخەمە ناو ئەو قوتابخانانەوە و هەروەها سوورم لەسەر گۆڕینی خەتی میسری چونکە یەکێک لە هۆکارە کاریگەرەکانی جیاوازی نێوان دەوڵەمەند و هەژار ئەم خەتە میسریەیە. من وا بیر دەکەمەوە کە ئێمە پێویست ناکات بۆ نووسین کە ئێمە پێویست ناکات بۆ نووسین شێوەی هەموو شتێک بکێشین بەڵکو دەتوانین بە جۆرێکی تر ئەو شتانەی دەمانەوێ بینووسین. خەتی میسری ئەمڕۆ خەتێکی زۆر گرانە و چینی هەژارەکان ناتوانن چەند ساڵ بۆ فێربوونی ئەم خەتە بخوێنن. تەنها دەوڵەمەندەکان کە توانای خوێندنیان هەیە لەبەر خوێندەواری پایەیان لە هەژارەکان بەرزترە، بەڵام کاتێک کە خەتەکە ئاسان بوو هەموو دەتوانن بخوێنن و بنووسن و دەوڵەمەندەکان چیتر ناتوانن خوێندەواریەکەیان بکەنە هۆکارێک بۆ بەرزنرخاندنی خۆیان بەرامبەر بە هەژاران. لەم قسەی فێرعەون ترسام چونکە دەمزانی خەتی نوێ چۆنە و ئاگادار بووم کە ئەو نووسینە ئاسانە بەڵام ناشیرینە و هەموو نووسەرەکان ڕقیان لێیەتی و بە فێرعەونم وت ئەم کارە مەکە و خەتی میسری مەگۆڕە. ئەو وتی بۆچی؟ چونکە هەموو یاساکانی خوا میسریەکان بەم خەتە نووسراوەتەوە و ئەم جۆرە نووسینە پیرۆزە. فێرعەون وتی خەتی تازەش کاتێک کە کاری پێکرا و خەڵکی یاسای خواکانیان پێنووسیەوە دەبێتە خەتێکی پیرۆز. من وتم گۆڕینی خەتی میسری زیانێکی تریشی هەیە. وتی زیانەکەی تر چییە؟ وتم ئەگەر فێربوونی خەت بە جۆرێک ئاسان بێ کە هەموو کەسێک بتوانێت فێری خوێندەواری بێ ئیتر کەس بەدەستەکانی خۆی ئیژ ناکات و زەوی بەبێ کوشت و کاڵ دەمێنێتەوە و کانگاکان لە کار دەکەون و ئەوسا ئەم خەتە ئاسانە بۆ میلەتێک کە لە برسا دەمرێ چ سوودێکی هەیە. چاوەکانی فێرعەون لە دوای بیستنی ئەم قسەیە درەوشانەوە وتی سینۆها من لە تەبەس هاتمە دەرەوە بۆ ئەوەی لەدەست ئەو خەڵکەی کە لایەنگری ڕێوڕەسمی ئامونن ڕابکەم. ئێستا دەبینم کە یەکێک لە شوێن کەوتۆکانی ئەو ڕێبازە کۆنا لە تەکمنەوەیە. سینۆها تۆ ڕاستیەکان نابینی بەڵام من ئەوەندە دووربینم کە ڕاستیەکان
لە ئەودی و ساڵەکانی داهاتووەوە وەکو ئەوەی بڕوان مە ئاوی زوڵاڵ دەبینم. کاتێک کە خەڵکی هەموو فێری خوێندەواری بوون، هەمویان بە دەستەکانی خۆیان کار دەکەن وەکو کۆمەڵێ برا. کارە دەستیەکانی وەکو کوشتوکاڵ، کانزاکاری و پیشەسازی و بازرگانی لە نێوان خۆیاندا بەش دەکەن. لەو دنیایی کە خواکەی من ئاتون دروستی دەکا، ڕق و کینە بەدی ناکرێ. لەو جیهانە کەس نان لە دەستی کەس وەرناگرێ، بەڵکو هەموو کەسێک نانەکەی خۆی لەگەڵ ئەوی تردا دەکا بە دوو کارتەوە. لەو جیهانەدا کە هەموو خوێندەوار و زانان جیاوازی نێوان هەژار و دەوڵەمەند لەناو دەچێت و نە کەس هەژار دەبێت و نە کەسیش دەوڵەمەند دەبێ، چونکە کەس ناتوانێ بە ناوی ئەوەی لەوی تر بەرزترە یەکێک بکاتە کرێکار یان کۆیلەی خۆی. کەس بەوی تر ناڵێ بڕۆ ئەی سریانی پۆخەڵ یان بڕۆ ئەی ڕەش پێستی بۆگەن، چونکە هەموو کەسێ خەڵکی تر بە برای خۆی دەزانێت و لەبەر ئەوەی چینی هەژار و زەنگین یەکسان دەبن، کەس کینە لە دڵ ناگرێت و شەڕ ڕوونادا. فرعون لە کاتی وتنی ئەم وشانە بە شێوەیەک جۆش و خرۆشگرت بووی کە ترسی دروست دەکرد و من زانیم کە دیسانەوە تووشی گەشکە بووە و لەسەر حەسیرێک لەبان کەشتێکە ڕام کشاند و دەرمانێکی هێورکەرەوەم دەرخواردا بۆ ئەوەی ئارام بێتەوە. بەڵام لە دوای ئەوەی فرعون ڕاکشا و ئارام بۆەوە هەستم کرد ئەگەرچی ئەغناتون هەندێک کات شێت دەبێ، بەڵام تێکچوونەکەی لەوانەیە کەسانی تریش توش بکات و من کەوتو بوومە ژێر کاریگەرێتی قسەکانی ئەو، چونکە من گەلانێکی زۆرم بینیوە و بۆم دەرکەوت بوو هەر چۆنێک بێ هەموو میلەتان وەکو یەکترن و زۆر شارم بینی بوو دەمزانی کە شارەکانیش لە یەکتر دەچن و جیاوازی نێوان بەرزی و نزمی دیوارەکان و ڕەنگی باڵەخانەکان نابێتە هۆی لێگنەچوونی شارەکان. من پزیشکم و لە دیدی پزیشک نەخۆشی میسری و نەخۆشی سریانی و بیماری ڕەشپێست یەک شتە و هیچ کامیان لەوی تر چاکتر نین و ئەرکی پزیشک ئەوەیە هەرێکێکیان چارەسەر بکە. لەبەر ئەوەی ئەمانەم دەزانی وتەکانی فێرعەون کاری لێ کردبووم بە خۆمم دەوت ئەگەر چی ئەم پیاوەشێتە شێتیەکەی خەڵکی تریش توش دەکا، بەڵام ئەم تێکچوونە کاتێک کە تووشی مرۆڤی تر دەبێتە هۆی چێژوەرگرتنی. لە ناخەوە هەستم دەکرد کە فێرعەون ڕاستێکی گەورەی بەسەردەمدا دێ، ئەگەرچی ڕاستیەکەی ئەو دەیڵێ لە دنیای سەرزەویدا پیادە نابێ، تەنها لە دنیای غەربدا جێبەجێ دەبێ. بەڵام دەبێت دانبەوە دابنرێ کە ئەگەر جۆری مرۆڤ بتوانێ بەو شێوەیە بژی جیاوازیەکان لەناو ببە دەگاتە بەختەوەری ڕاستەقینە. دەمزانی کە بەر لە فێرعەون هیچ کەسێک ڕاستیەکی وەها گەورە و درەوشاوی نەوتووە و لە دوای ئەوەش کەس نایەت کە بتوانێ ڕاستیەکی ئاوەها بەرجەستە و زەرق دەربڕێ.